دەژمە زۆریش لەو قیادانەی کە کاتی خۆی پیادەی ئەو نەهامەتی سەر کوردستانیان دەکرد ئێستاش لە هەولێرن ئێستا پەشیمانن دەزانن کورد چییە پارتی چییە سەرۆک بارزانی چیە ئەمە قسەی کاکەمین نەجار ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە کە دوای بڵاوبوونەوەی لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کاردانەوە و ناڕەزایی بەرفراوانی بە دوای خۆی داهێنا ئەو بەرپرسەی پارتی لە قسەکانیدا بەڕاشکاوی دەڵێت ژمارەیەکی زۆر لەو کەسانەی نەهامەتیان بەسەر کووردا هێناوە ئێستا لە هەولێر نیشتەجێن و خۆیان دێنە لامان و پەشیمانن لە کاردانەوە یەم قسانەدا و لە بەیاننامەیەکدا سی کەسایەتی و ڕێکخراوی بواری جینۆساید و ئەنفال ئیدانەی وتەکانی ئەندامەکەی مەکتەبی سیاسی پارتی دەکەن و دەڵێن لە هەرێمی کوردستان جگە لە ئەنفالچیەکان بە سەدان کۆنە بەعسی و بەرپرسی ڕژێمی پێشوو لەلایەن پارتی وێچێتیەوە داڵدەدراون. بەداخەوەی لە ڕەفتار و کردداری بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی لایەنە سیاسیەکان ئەبینین جۆرێکە لە خیانەت بەرامبەر بە کەس و کاری شەهیدان و ئەنفالکراوان لە کاتێکدا ئێمە ئازانین نزیکەی 158 کەس لە دادگان ناویان هەیە و تۆمەتبارن بە کەیسی ئەنفال و جینۆساید کە ناویان هاتووە بۆی بانگێشی دادگا بکرێن و بێنە بەردەم دادگا و ئەستۆپاکی خۆیان دەبڕن بەڵام بەداخۆمانە کەسیان نهاتونتە بەردەم دادگا لە کاتێکدا بینین لە زمانی بەرپرسی سیاسیەکانەوە بینین ئەم کەسانە لەلایەن حکوومەتی هەرێمەوە لەلایەنە سیاسیەکانەوە داڵدە دراونەوە بۆ مانەوەی خۆیانەوە بۆ پشتگیری و باڵە دەستبوونی خۆیان ئەمانیان داڵدەداوە. ئێمە وەکو کەسکاری شەهید و ئەنفال زۆر نیگەرانین بەو قسانەی ئەو کەسانی کە ینی یارمەتیدەری ئەو کەسانی ئەنفالن بە هەموو شێوەیەک یانەیەکەین و وەکو خۆمان زۆر پێمان ناخۆشە بەڕاستی ئەوان زۆر جار لە کەسکاری شەهید زیاتر ڕێزیان لێگیراوە لە دەڤەرانە بەڵام نازانم کەس بۆ هەست بەم ڕاستیانە ناکە. بەڵێ من خۆم بەبەڵگەوە لامە دەیان کە سزانم دەستی لە خوێن شەهید و کەسەکانمانایە و سوودمەند بوونە ئەو پەڕی پلە باڵان ئەو پەڕی معاشیان لە هەموو کەسکار شەهید و ئەنفال زیاترە. نووسەرێکی بواری ئەنفالیش بەسەر سوڕمانیەوە دەڵێت لە هەرکوێکی ئەم جیهانە و کەسانەی دەستیان لە کۆمەڵکوژیدا هەیە دادگایی دەکرێن و سزا دەدرێن بەڵام لە هەرێمی کوردستان حزبە حکومڕانەکان بۆمانەوەی خۆیان و بنەماڵەکانیان داڵدەی تاوانبارانی پرۆسەی بەناوەنفالیان داوە و ڕێزیان لێدەگرن و ژمارەیەکی زۆریشیان بە موچەیەکی زەبەلاح خانەنشین کراون. ئێستا ئەوەی ئەو برادرە وتی کە من نامەوێت ناوی بێنم چونکە ناوهێنانەکەشی ڕەنگە تا تاوان بێ چونکە شانازی بۆەوە کە داڵدەی تاوانباری داوە ئەوە پێشەوەی کە جۆرێک بێ بە قەولی خۆیان جۆرێک بەلەوەی کە ئەو زەرزەمینیوان سەرزەمینیکان ڕخسانەوە دیموکراتیە سوکایەتیکردنە بە قوربانی سوکایەتیکردنە بە کەسوکاری ئەنفالەکان سوکایەتیکردنە بە خەڵکی هەڵەبجەت سوکایەتیکردنە بە بارزانیەکان سوکایەتیکردنە بە هەموو ئەوانی کە بەعس جینۆسایدی کردون ناکرێ بەعس جینۆسایدی بکەوت تۆ داڵدەی بەعس بی بۆیە باوەڕی منەوە ناشرینێکی گەورەیە و هەرمەش چاوەڕوانەکرێت لە هێزە سیاسیانی ئێمە لە بەتایبەتی لە پارتی وێچێتیەمە چاوەڕوانەکرێت. ئەوەی جێگای تێڕامانە بەرپرسەکەی پارتی لە قسەکانیدا وەسفی تاوانبارانی جینۆسایدی گەلی کوردەکات و دەڵێت ئەوان کە هاتوونەتە کوردستان و لە هەولێر نیشتەجێبوون ئێستا دەزانن پارتی چییە و سەرۆک بارزانی چییە. باواتایەکی دیکە ئەو بەرپرسەی پارتی بە زوبانی حاڵ دەڵێت تاوانبارەکانی ئەنفال و جینۆساید مادام ئێستا پەشیمانن و ئەزانن پارتی چییە ئیدی ئەمە دەبێتە پاکانە بۆیان و هیچ کەس بۆی نییە لە گوڵ کاڵتریان پێ بڵێت و هاوڵاتیانیش هیچ حەق و مافێکیان بەسەریانەوە نامێنێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.